سیبولای وەسایی وا بە شیشە گۆنەکانی وەسامەت هەتەوە کەبابێک بۆکە زای ڕاستی بوومام کە فەرموو سلام کەبابێک بۆکە بەیانی 670 گانە بەس بە شیشەکەی باوکە ئەگەر بێت جاسم من نزلم يم الشارع بكار بينهم نزل شو مي او باري بين بكار بكار خاطري بين كان حزن اما بس فيس هم بيشوف يعني كباب شي دي بابا دي كباب شي دي باقي ما عشان صلاة ما هلا قلت لي تدري شو ما لكن انا او فيس ده فانزا ولا بريد كل فوني لا لازم بيد من دينا مش كباب كباب جالات بينا بيش بقى شیشه باریگانە خۆش ئەمە شەکانی باوکمە منیش 20 ساڵیشم پێوە کرد ئەمە کەبابی جاران ئەمەیە بابۆڵە هەموو ئەکرا بە بابۆڵە مشتەرەکانمان لە ساڵ پەنجای بابۆڵەمە ئەمە کەبابی ئێستایە کەبابەکان ئاوا گەورە بوو جارانە زۆری فەرقە کەبابێک سێ کەبابی جارانە بێت جاران شەمشادانێ بۆش قەتی بەگەیە ئەڵڵا وەی 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 بە قوربانی بم چەند جوانە ئەمەش کرۆسە جوانەکە ئەمەش پیاز جا ئەمەش ترشە مهمەکە ترشە خۆماڵێکە ترشی پێنجون ئەمەش تەمان ئەم شیشانە لەبەر خاسی کوڕەکەم بۆم کردووە ئەو 15 لەسەرمەوە قەیناکە ها